بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاتان لەبێ ئەزیزان. ساسان یاقوبیم لەگەڵ بەرنامەی لەشتاقی لەگەڵ ساسان و هاتینە خزمەتتان. هەروەکە زانین موبایل لێ ساداییەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان و پێداویستەکانی ژیانی ڕۆژانەمان. بۆ ژیانی ئێمە ئاسانکارێکی زۆری کردووە. بەڵام بەداخەوە تا ئێستا باس لەوە نەکراوە کە کاریگەرە زیانبەخشەکانی موبایل لەسەر تەندروستیمان چییە. و بەتایبەت بابەتی ئەوەی کە ئایا ئەو بەکتریا زیانبەخشانەی کە لەسەر موبایلن ئەتوانن بنە هۆکارێک بۆ توشمان بە نەخۆشی یاخودنە. ئەم ڕۆمانەی بچینە تاقی پسپۆڕی سمارتەوە لە بەشی باکتریۆلۆژی تاقیکردنەوە لەسەر موبایلەکان ئەنجام دەین کە ئایا موبایلەکان ئەبنە هۆکارێک بۆ توشبوونمان بە نەخۆشیەکان یاخودنە. لەگەڵمانە بن. ئێستا چین لای دڵسۆزخان کە بەڕێزیان پسپۆڕیان هەیە مایکرۆبایۆلۆژیا بۆی کە ئەم موبایلە جیاوازانەی کە لە کۆمەڵە کەسی جیاوازە وەرمان گرتووە و پشکنینی بۆ بکەین بۆی کە ئایا بزانین کە بەکتریای زیانبەخش یان بەکتریاکانی لەسەر یانە. سڵاتە لە دڵسۆزخان باشە؟ ئەم موبایلەمان هێناوە ئەمانەوێت پشکنینی بۆ بکەین و ئایا بزانین ئەو بەکتریانەی بەکتریای زیانبەخشن و ئەتوانن ببنە هۆکاری نەخۆشی بۆ مرۆڤەکان لەسەر ئەم موبایلە نەبوونیان هەیە کە ئێمە ڕۆژانە بەکاریان یانە. ئێستا گەڕانتە بەشی باکتریۆلۆژی لە تاقی پسپۆڕی سمارت لە دوای ئەوەی کە ئەنجامی پشکینەکان کە دەرچوو ئێستا سەری پلێتەکان دەکەین وە سێر دەکەین کە ئەو پشکینانە کێمە ئەنجامان داوە لەسەر ئەو موبایلانە کە پشکینەکان ئەنجام درراوە بەکتریای لەسەر واتە بەکتریاکان گەشیان بردو بۆی کە باس لەسەرەوە بکەین و ئایا بزانین ئەم بەکتریانە ئایا لەو بەکتریانن کە مرۆڤ تووشی نەخۆشی بکات دووبارە دەچینەوە لای دڵسۆزخان و قسەی لەگەڵا دەکەین. دڵسۆزخان ئەم ئێستا ئەنجامی پشکینەکان دەرچووە و دەرکەوتووە کە بەکتریای لەسەرە. ئایا بەکتریای زیانبەخشی لەسەرە کە مرۆڤ تووشی نەخۆشی بکات؟ بەڵێ دوای ئەوەی کە ئێمە نەتیجەکانمان بۆ دەرچوو هاتین ئیشمان لەسەرکردن کۆمەڵێک لەسەر هاندەکان ینی مۆبایل نەبوو کە بەکتریای لەسەر دەرنەچوو بێ بەجدی هەموو موبایلەکان لەسەری هەموو موبایلەکان لەسەری بەکتریا کۆمەڵێ بەکتریای زۆر گرۆسی کردبوو بەڵێ بەپێ ئەوەی کە ئێمە ئیشمان بۆ کردن دەرکەوت کە ئەمە بەکتریای نەخۆشخەریشی تایە لە حاڵەتێکە ئەگەر مەناعەمان بەرگری جسممان لاواز دەیان جەستەمان ئامادە بێ بۆ وەرگرتنی مایکرۆبەکان لەم کاتەیە جەستی ئێمە معارەزە بۆی کە ئەو بەکتریایە وەرگێت و بێتە هۆی نەخۆشیەکە ئێمە. چۆن زانیتان کە بەکتریای زیانبەخشی لەسەرە؟ بەڵێ ئێمە داومانە بە جیهاز بۆ ئامێرانی پێلاتانە بۆ ئامێرانە چەند بەکتریایەکمان وەرگرتووە سەیرەکەین بزەبت ئەو بەکتریانەی تایە کە نەخۆشی تند لە ئێمە دروستەکەن ئەگەر بێت و جەستەمان ئامادەکاری هەبێ بۆ وەرگرتنی ئەو بەکتریان. واتە هۆکارم بۆی کە مرۆڤ لە قۆناغە جیاوازەکانە و لە تەمەنە جیاوازەکانە مرۆڤ تووشی نەخۆشی بکات. بەڵێ بەتەئکید چونکە خۆی کاتێکە مۆبایلش قسە ئەکرێت لە حاڵەتی قسەکردنە چونکە ئێمە بەردەوام ڕاستەخۆن کۆنتاکتێک لەگەڵ ماوەتی ئێمە و مۆبایلەکە دەمی ئێمە مۆبایلەکە هەیە زۆر لە بەکتریاکان ڕاستەخۆ لەوە گوازراونەتەوە یان لە مۆبایل لە شوێنێکەوە هەڵەگیرێت ئەخرێتە شوێنێکی ترەوە یان زۆر جار دەرکەوتووە هەتا ئەکرێ مۆبایل بەرەو تەوالێتەکانیش ینی خەڵک زۆر جار ئەچێتە تەوالێتەکان و مۆبایل لەگەڵ خۆیان ئابات. بەڵام ئەنجامەکان ئێستا ئەوەیان دەرکشتووە ینی ئەم ئەنجامانەی کە ئێستا لە بەدەستی خۆمانەیە هەموو موبایلەکان بەکتریان لەسەرە و پێویستە ئێمە زۆر وریابین لەوەی کە هەر کاتێک کە موبایل بەکارێنی لە دوایەوە دەست شۆردن بێت یان توانین دەستی خۆمان پارێزین بۆ پاکخاوێنی بۆی کە ئەگەر خواردنێکمان خواریان دەستمان لە دەمونیتی خواندا نەگوازێتەوە. بەڵێ کەمەکرێتەوە ینی عەدەدی مۆبایل بەکتریاکان کەمەکرێتەوە ینی توانای ئەوەی نابێت کە بۆ نمونە ئێمە مەناعەمان چاری هەنێ بەکتریا ئەکات. بەرگی پێیاکات. ئەی بۆکو چارەسەر من لە کۆمەڵە توێژینەوەکانە یان لە کۆمەڵە سەرچاوە بیستومە کە بەتایبەت لەم ساڵە لە وەرزی کۆڕۆنا کە دووبار ڕوویدا کۆمپانیەکانی موبایل ئاماژەیان بۆ داوە کە ئایا ئەتوانی ئیثانۆڵ و ئایزۆپرۆپانۆڵ بەکار بێنین بۆی کە بە پارچەیەکی نەرم بۆی کە موبایلەکان پێ خاوێن بکەینەوە ئایا ئەم بەکارهێنانی ئیثانۆڵە ئەکرێت ئەو بەکتریانەکە لەسەر بەکتریا زیانبەخشەکان کە بنە هۆکاری نەخۆشی لەسەر موبایلەکان بناوبات؟ بەڵێ کاتێکە ئەو مەوادانە بە تایبەت تۆزە ڕوون بکرێتەوە بۆی تەسیر لەسەر شاشەی مۆبایلەکانمان نەکات و بە توێژینەوەشی زۆر لەسەر کراوە. واتە ئەتوانێت بێتەوە ناوبن. بەڵێ کەمی ئەکات ژمارەکان کەمەکاتەوە بەڵام خۆی باشترین خۆپارێزی دەستشتنە و دوای ئەوە پاکڕاگرتنی مۆبایلەکان.
و نەبردنی مۆبایل بۆ هەموو شوێنێکیش. ینی ئەوەیە بەتاکی دوایە دەستشۆرنەکە زۆر گرنگە بەڵام دەستنیش بە پێی قانونی خۆی کە بە پێی کۆمەڵێک ڕێکاری تایبەتی داناوە کە هەنگاوەکانی دەستشۆرنە بە شێوەیە. زۆر سپاس بۆ ئەنجامی پشکنەکان زۆر سپاس. لە دوایەوە کە ئەنجامی تاقیکردنەوەکان دەچوون و زانیمان کە مۆبایلەکانمان هەڵگری بەختیا زیانبەخشن ئەوتوان بوونە هۆکارێک بۆ توژمان بە نەخۆشیەکان پێویستە لەمە بەدوا بە وریای مامەڵە لەگەڵ مۆبایلەکانمان بکەین. چونکە تەنها بەپێی کۆمەڵە سەرچاوەش مۆبایلەکانمان 7 هێندە و 10 هێندە یاخود زیاتر بەکتریای لەسرە بە بەراورد بە توالێتەکان. ئەمەش هۆکارەکەی بۆ گەڕێتەوە کە زۆر جار و لە زۆر کاتەوە لە زۆر شوێنە ئێمە ببێ ئەوەی کە ئاگادار بین مۆبایلەکانمان بەکارهێنین کە ئەمەش بێتەوە هۆی ئەوەی کە مۆبایلەکانمان بێتەوە هۆی هەڵگری بەختیا زیانبەخشەکان. ئەم ڕۆمانەوێت باس لەوەش بکەین و ئێستامانە باس لەوە بکەین کە لە کۆمەڵێک لە کۆمپانیەکانی مۆبایل زەرفێکی وا دروست دەکەن بۆ ئەوەی کە بتوانین بەردەوامی مۆبایلەکانی پێپاک بکەینەوە و لە کۆمەڵە شوێن تر ئامێرێک دروست دەکەن ئامریکان دروست کردو بەناوی کە ئەڵتراڤایۆلەتە واتە تشکی سەرەوە نەوشەیە بۆ ئەوەی کە بەکتریاکان لەسەر مۆبایلەکانمان نێڵێ. بەڵام شتێکی ئاسان کە هەمومان نەتوانین لە ماڵەوە بەکاری بێنین ئەوش ئیتانۆڵی چڕی لە ساحەفتایە کە ئەتوانین بەکاری بێنین بە بەکارهێنانی پارچە پەڕۆیەک و تەرکردنی ئەم پارچە پەڕۆیە چونکە ناتکرێت بە ڕاستەوخۆیی ئەم ئیتانۆڵەکە بەکاربێنین بۆ مۆبایلەکانمان. و کاتێک کە ئەمەمان تەڵ کرد ئەتوانین ڕووی مۆبایلەکانمان بەم شێوەیە پاکەینەوە ڕووی مۆبایلەکان و تەنانەت پشتی مۆبایلەکانمان ئەو شوێنانی کە بەرکەوتنی زیاترە بە دەستمان پاکی بکەینەوە و بە بەردەوامی ئەم پاکردنەوە ئەنجام دێن ئەمەش بێتەوە هۆی ئەوەی کە بەختیا زیانبەخشەکانی لەسەر نەمێنەوە. گرنگتر لەوە ئەوەیە کە من بە بەردەوامی دەستمان شۆرین چونکە تەنانەت بەپێی کۆمەڵە توێژینەوە سەرچاوەش دەشۆردن ئەتوانێت بێتە هۆی ڕێگریکردن لە سا 50 بۆ لە سا 70 نەخۆشیە گواستراوەکان. بە هیوای ئەوەی کە ئەم بابەتە سوودی زۆری گیانگر بە هاوڵاتیان و لەمە بەدوا بە وریای مامەڵە لەگەڵ مۆبایلەکانمان بکەین. بە هیوای تەندروستی و لەشساغی بە هەموو لایەک خواتان لەگەڵ.